ئاژانسی هەواڵی فرادنیوز ئاماژەی بە هەواڵێکی گرنگ و مەترسیداردا کە لە ئێستادا دەستگای پاراستنی پارتی دیموکراتی کوردستان عێراق وە دەستگای سیخوڕی میتی تورکی کار بۆ ئەوە دەکەن کە بە جلوبەرگی گەریلاوە چەندین چالاکی لەناو پارێزگای دهۆکە ئەنجام بدەن وە ڕەوایەتی بدەن بەو هێرشانەی کە تورکیا دەیکاتە سەر خاکی باشووری کوردستان و دەیکاتە سەر هێزەکانی هەپەگە. پێکەوە راپۆرتێکی تایبەت دەبینین دواتر لەگەڵ میوانێکمان لە ڕێگەی سکایپەوە گفتوگۆی زیاتر لەو بارەیەوە دەکەین. دوابەدوای بەردەوامی هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەرخاکی باشووری کوردستان و جێگیرکردنی هەزاران سەربازی ئەو دەوڵەتە داگیرکەرە و بوونی دەیان بنکەی سەربازی و سیخوڕی لە سەرخاکی کوردستان و بەردەوامی هاوکاری لایەنە سیاسیەکان لە نێویشیاندا پارتی دیموکراتی کوردستان عێراق وای کردووە کاراسانی تەواوەتی بکرێت بۆ ئەوەی سەرجەم پلانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک لەلایەن هێزێکی ناوخۆییەوە جێبەجێ بکرێت. ئاژانسی هەواڵی فرادنیوز بڵاوی کردەوە دەستگای هەواڵگری پەتەکە پاراستن و دەستگای هەواڵگری تورک میت 2 هەفتە لەمەبەر لە هۆتێڵ ڕیخۆسی دهۆک کۆبوونەوەیەکیان ئەنجام داوە. لە کۆبوونەوەکەدا پلانێکی فراوان لە دژی پەکەکە ئامادە کراوە. بەپێی پلانەکە جلی گەریلا لە بەرهێزێکی هاوبەش دەکەن، ئەو هێزەش هێرش دەکاتە سەر ئاسایشی دهۆک و بەڕێوەبەرایەتی پۆلیس و کۆمەڵکوژی ئەنجام دەدەن لەگەڵ خەڵکی مەدەنی. هەروەها هێرش دەکەنە سەر لایەنە تورکمانەکان. بەم شێوەیە ئامادەکاری بۆ هێرشێکی فراوان لە دژی پەکەکە دەکرێت. هەر بەپێی ئەو زانیارانەی کە ئاژانسی فرات بڵاوی کردوتەوە کە کەسێک لە ئاسایشی دهۆکەوە بە ئاژانسی فراتی ڕاگەیاندووە. فازڵ میرانی لەگەڵ سەرکردایەتی پەدەکە لە دهۆک و هەندێک سەرۆک عەشیرەت کۆبوونەوەی کردووە. لە کۆبوونەوەکەدا باسی ئەوەی کردووە کە فشاری ڕایگشتی لەسەر پەدەکە زیادی کردووە، بە تایبەتی لە بادینان بە شێوەیەکی فراوان گەل لەوان ناڕازیە. لە کۆبوونەوەکەدا بانگەشەی ئەوەی کردووە کە پەکەکە لە بادینان دەزوەردانێکی سەربازی ئەنجام دەدات، فشار لەسەر پەدەکە دروست دەکات و ئەوانیش پێویستە خۆیان بپارێزن، بەڵام سەرۆک عەشرەتەکان زیانێکی زۆر دەکەن بۆیان ناچاری ڕێوشوێنیان گرتوتە بەر. هەمان سەرچاوە بە ئاژانسی فراتی ڕاگەیان. فازڵ میرانی دەستی بە ئامادەکاری پلانی میت و پاراستن کردووە کە لە کۆبوونەوەکی ڕیخۆزدا بڕیاری لەسەر دراوە. لە چوارچێوەی ئەو پلانەدا 200 جلوبەرگی گەریلاکانی هەپەگە ئامادە کراون. بە پێی پلانەکە ئەندامانی میتی تورک و هێزە تایبەتەکانی پەدەکە جلوبەرگی گەریلا لەبەر دەکەن و لە دهۆک هێرش دەکەنە سەر خاڵەکانی ئاسایش و پۆلیس. هەروەها لە دهۆک هێرش دەکەنە سەر کەسایەتیە پێشنگەکانی ئۆپۆزیسیۆنی دژی پەدەکە. هەروەها هێرش دەکەنە سەر بەرپرسەکانی ئۆپۆزیسیۆنی کۆمەڵایەتی و هەندێک کەسایەتی گرنگی تورکمان. دواتر بەرپرسیاری هێرشەکان دەخەنە ئەستۆی پەکەکە و هەوڵی تێکدەری و کۆمەڵکوژی دەدەن. هەر بەپێی ئەو زانیارانەی کە لە ناوەندی ئاسایشی دهۆکەوە کەوتۆتە دەست ئاژانسی فرادنیوز، کۆمەڵکوژی و ئەنجامی کۆمەڵکوژیەکە بەم شێوەیە گورزێکی گەورە لە پێشەنگەکانی ئۆپۆزیسیۆن دەدرێت و بەم شێوەیە ڕێگری لە ئۆپۆزیسیۆنی کۆمەڵایەتی لە دژی هاوکاری تورکیا و پەدەکە دەگیرێت. ئەو خۆشەویستەی کە لە بادینان بۆ پەکەکە هەیە بۆ ڕق و دوژمنایەتی دەگۆڕن. هەروەها لە ڕێگەی ئەو کۆمەڵکوژیانە کە بە جلوبەرگی گەریلا بڕیارە ئەنجام بدرێت، هێرشی پەدەکە لە دژی هەپەگە بەڕەوا لە قەڵەم دەدرێت. بە هێرشی لە دژی تورکمانەکان بناغەی دەزوەردانی دەوڵەتی تورک بۆ ناو شەڕەکە ئامادە دەکرێت. لە ناو ڕایگشتی ناوخۆ دەرەوەدا شەڕی هاوبەشی پەدەکە و دەوڵەتی تورک لە دژی پەکەکە بەڕەوا لە قەڵەم دەدرێت. ئەماش لە کاتێکدایە زۆرێک لە لایەنە سیاسیەکان و حیزبەکان و هاوڵاتیان داوای یەکڕیزی و یەکێتێکی نەتەوەی دەکەن لە نێو کوردە، بەڵام بە پێچەوانەوە پارتی دیموکراتی کوردستان عێراق کار لەسەر دژایەتیکردنی لایەنە سیاسیەکان و لایەنە کوردیەکان دەکات و دەستی دەرەکی و داگیرکەران دەکرێت بۆ نێو خاکی باشووری کوردستان و دەیەوێت تەواوی خاکی باشووری کوردستان لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیدا تەسلیمی دەوڵەتی داگیرکەری تورک بکات. بەڵێ لەسەرم بابەتە زیاتر ڕادەوەسم لە ڕێگەی سکایپەوە لە وڵاتی بەریتانیا بەڕێز عەلی کەریمی نووسەر و چاودێرمان لەگەڵایە. کاک عەلی سڵاوت لێبێ، لە ماوەی ڕابردووداوە بە تایبەتی لە ئێستادا کە ئاژانسی فرادنیوز ئەو هەواڵەی بڵاو کردەوە تێیدا هاتووە کە لە راپۆرتەکەشدا بینیمان تورکیا بە هاوکاری پارتی دیموکراتی کوردستان کار دەکات بۆەوەی ئاڵۆزی بە ناوی پەکەکەوە لە باشووری کوردستان و بە تایبەتی لە ناوچەی دهۆکە دروست بکات. بۆچی پارتی بەم کارە هەڵدەسێت کە تەواوکردنی هەمان پلانەکانی تورکیا لە باشووری کوردستان؟
زۆر سپاس بۆ تۆ کاگاراز سڵاو بۆ بینەری خۆشەویستەکە بینەرە خۆشەویستەکانی ئاریان تیوی دەستخۆشیتان دەکەم بۆ ئەو راپۆرتە حقیقەت ئەوەیە کە گەمە بگەڕینەوە دواوە و چاوێکی خێرا لە مێژووی سیاسی و خەباتی ئەو پارتە بکەین وەکو پارتی دموکراتی کوردستان بە سەرۆکایەتی بنەماڵەی بارزانی لە 89 ساڵی 1970 ساڵی ڕابردوودا کە هەر بابێک و کوڕێک سەرکردەی ئەو حیزبەی بوون و کەواتە یا مەلا مستەفا و مەسعود بارزانی کە دەبینین ڕابردوو و مێژووی ئەو حیزبە پڕ لە کاری وا قێزەون و پڕ لە موامرە یعنی ئەمە کۆمەڵانی خەڵک زۆر سادە و ئاسانە کە بێن ئاورێک بدەنەوە لە مێژووی ئەم حیزبە و لە دەستگا تۆقێنەر و سیخوڕەکەی بەنێوی پاراستن کە چۆن نارەکانی خۆیان ئاوا لێ دەکەن و نارەکانی خۆیان لەسەر ڕێ لا دەبن حقیقەتێک ئەوەیەکە حتا پارتی کەوت بێتە قەیران کەوت بێتە شکستێک پەنا بۆ هەموو شتێک دەبات ئەوە لەلایەکی دیکەوە هەموو لایەک دەزانن لە 20 ساڵی ڕابردوودا بە ئاشکرا بە خەڵکی نیشان داوە بە ئەو هەموو مەکۆ پایگای سوپای تورکیا لە ناوچەکانی شیلاتزێ و لە ناوچەکانی بادیناندا هەموو دەزانی کە هاوکاریی استراتیژیک و هاوکاریی زۆر تەنگاوتەنگ لە نێوان پارتی دموکراتی کوردستان و ویتی تورکیەدا هەیە بۆیە ئەوان لەوەی کە هاوکاری سوپای تورکن بۆ پلانەکانیان هاوکاری میتی تورکیان هیچ گومانێک نییە حقیقەت ئەوەیە کە لە کۆنیشەوە ئەتۆ هەر چاو لێ بکە لە مەسەلەی شەنگاردا لە مەسەلەی شیلاتزێکە پار و پێرارەکان نەکرا لە بیدایەتی ساڵی 2019دا کراکە ئەو خەڵکە هەستان چوون مەقڕێک و مەکۆیەکی تورکیایان ئاگر تێبەردا دواتر هەستان چوون ئەوان لەگەڵ سەرۆک عەشیرەت و لەگەڵ ئەو خەڵکە و لەگەڵ کەسایەتی منتەقەی بادینان کۆبوونەوە ویستیان ئەوانە هەمووی بەسەر گریراکانی پەکەکەدا بێنن ئەگەر ئەوانە دەرکەنیەوە خەڵکی بادینان ئەوە تورکیا هێرش ناکە تورکیا ئەوە ناکە حقیقەت ئەوەیە کە ئەوان بۆ ئەوەی کە پەنا بەرن بۆ ڕزگاریان بێت لە شکستە یەک بە دوای یەکەکانیاندا تۆ سیر بکە ئەوان لە چەند ساڵی ڕابردوودا لە مەسلەی ڕێفراندۆم شکستیان خوارد لە مەسلەی داعش زۆر ئابروچوونی گەورەیان کرد لە شەنگار خەڵکیان بەجێهێشت ئەو جارەکانە لە هەمووی گرنگتر ئەوە ساڵێکە بە سەرۆکایەتی کوڕەکەی حکوومەتی چند دروست کردەوە حکوومەتێک پڕ لە شکست حکوومەتێک پڕ لە ئابروچوون حکوومەتێک کە هیچ بنەمایەکی حکومداری و دەوڵەتمەرداری تێدا نەماوە حکوومەتێک کە ناتوانێت بژێوی خەڵک دیاری بکە دابین بکە حکوومەتێک کە لەلایەکەوە خەڵک دەژوورێ دەکاتەوە بە بیانی کۆرۆنا لەلایەکی دیکەوە خەڵک بە برسێتی دێڵێتەوە تەنانەت دوکان و بازاڕیان نایڵە بکاتەوە و ئەو جارەکانە هەمووی کارمەند و مامۆستاکان بەبێ مەعاش ماونەوە ئەو دەبێت دەوەختێکی ئاوادا پەنا بۆ کارێکی وا قێزەون بەرێت و ئەو موامرەیە کە قەرارە ئێوە خوێنتانەوە لە ئەنەفدا بڵاو بۆتەوە و ئێوەش خوێنتانەوە حقیقەت ئەوەیە کە زۆر وەڕاست دەچێت بەڵام دەبێت کۆمەڵانی خەڵک وریابن و باوەڕ بە ئەوە نەکەن کە ئەمە زۆر عیبە زۆر ئیرادە کە تۆ بچیت جلی گریلا بەکار بێنی بۆ کارێکی قێزەون و لەوە ڕادەبێ برادرانی قەندیل و برادرانی پەکەکە زۆر وریابن و لە ئێستاوە بە چاوڕوونی بدەن بە خەڵک کە ئەوان بە هیچ شێوەیەک دەستیان لەوە دانێکە تورکەمەند کوژن یا خەڵک کوژن یا هێرش بکەنە سەر دام و دەستگای ئیداریەکانی منتەقەی دهۆک و بادینان و ئەوە ئەگەر بکرێت بە پیلانی تورکیا و ئەوان دەکرێت تۆ بزانە لە ساڵی 94 و 95 و 96 هەر 20 ساڵ و 15 ساڵ لەوەی پێش بوو کە شەڕی پەکەکە و پارتی بوو دواتر تورکیا هاتە ژوورێ تورکیا دەچوو جلی پێشمەرگە یا بڵێن باشترە بڵم چەکدارەکانی پارتی لەبەر دەکرد لە منتەقەی بادینان و بە جلی پێشمەرگایەتیەوە ئەرتەشی تورکیا جێیشی تورکیا دەچوو بۆ شەڕی پەکەکەی یعنی ئەم ژوورە کارانە لە کارنامەی پارتیدا زۆرە تۆ بزانە لە چەند ساڵی ڕابردوودا لە منتەقەی بادینان چی بەسەر برادۆستیەکان مێرگە سووریەکان چی بەسەر ئەوانە نەهێناوە ئەو عەشیرەتانەی چۆن بەکارهێناوە شیروانیەکان
زۆر باشە کاک عەلی لە ماوەی ڕابرداوەکو بەڕێزیشت باس کرد پارتی دیموکراتی کوردستان عێراق خاوەنی نزیکەی 3 چارەک بەوەی کە خەبات و تێکۆشانیان کردەوە با و باپیرانیان تێکۆشانیان کردەوە لە پێناوی پاراستنی کوردستان و یەکڕێزی کوردستانە بۆچی لە دوای ڕاپەڕینەوە وەکو بەڕێزیشت باس کرد یعنی لە ساڵی 97 بە هەمان شێوە دەستی میتی تورکیان گرت و لە ناو جەرگەی شاری هەولێردا کۆمەڵکوژیان ئەنجامدا بۆچی لە دوای ڕاپەڕینەوە پەنا دەبەنە بەر بەم کارانە یاخود تەواوکردنی هەمان ئەو پلانەی تورکیا کە لە باشووری کوردستان لە تەواوی کوردستانە جێبەجێکە پارتی بۆچی ئەم کارەکە ئامان چییە لەم کارە ئەمە هەر دوای ڕاپەڕینیە کەسەکەی من ئەمە ئەگە تۆ چاوی لە ڕابردوو بکەی ئەوان هەر زۆر زوو لە شەستەکانەوە دەستگایەکی زۆر 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 زەبەلاح و دەوڵەمەند و تۆقێنەری ترۆریستیان بە سەرپەرشتی خودی مەسعود بارزانی لە زمانی باوچیدا هەر لە شاخ و کە بەخۆیان دڵن شۆڕشی ئەیلول دەستگایەکی گەورەی بەنێوی پاراستنیان دروست کرد ئەو پاراستنە هاوکاری کۆمەڵێک دەستگا سیخوڕی و دەستگا ئەمنیەتەکانی وڵاتانی گەورەی هەیە و ئیسفادەیان لە تەجاروبی وان کردووە تەنانەت ئیسفادەیان لە تەجاروبی میتی و بەحسی عێراق و ئەمنی عێراقیش کردووە هەروەتر لە کە هەمومان دەزانی کە ئەوان رابطەیەکی سیاسی و دۆستایەتیان لەگەڵ دەستگا سیخوڕەکانی ئیسرائیل هەبووە لە دەیەکانی شەستی سەدەی ڕابردوودا بۆیە ئەم دەستگایە کە ئەمڕۆ لە کوردستانە بربەرەکانی دەکا لەگەڵ هەموو خەتەرێک کە دێتە سەر ئەو بنەماڵەیە نەک پارتی تەنیا ئەو بنەماڵەیە بۆیە ئەوان خاوەنی دەستگایەکی وا گەورەن و ئەمن لەگەڵ ئەو قسەی نیم کە ئەوان لە دوای ڕاپەڕینەوە دەستیان بەو جوورشتانە کردووە ئەوان هەمیشە و دایم کە ناتوانن بەهێزی خۆیان بەهێزی شۆڕژگێری بێن لەگەڵ خەڵکەکەیان ڕوبەڕوو بن پەنا دەبن بۆ بەس موامرە بۆ ئەنواعی سناریۆ تۆ بزانە دەیان نمونەی وەکو کوشتنی ئاغاوەت و عەشیرەتەکانی بادینان و شیروانیەکان و برا دۆستیەکان و هەرچیەکان و دواتر لەو ئاخرانەدا پەنابردن بۆ کوشتنی وەکو سەردەشت عوسمان و ئەو ڕۆژنامە نووس و ئەوانە چیها خەڵکیان لە زیندانی ئاکرێ بێ ئابروو کردووە بێ ئەوە کردەوە تا بۆ خۆیان لەسەر یوتیوب و شتیاوە دەکەنەوە ئەو دەستگایە هەموو شتێکی لێ دەوەشێتەوە ئەوەی کە لە ئەنەفدا نووسراوە ئەوەی کە گوایە دانەوێت جلی پەکەکە بەکار بێنن گریلاکانیان و لە بادینان دەست کە بەکارێکی قێزەون ئەوانە عادەتیان گرتووە فێری ئەوە بوون وە چاک دەزارن قەینان دروستکە موامرە دروستکە بۆی کە قەیرانێکی سەرەکی لەبیر خەڵک برێتەوە ئەوان ئەو ڕۆکانە دەفکرەوەدان کە چاواشەکاری بکەن و خەڵک بەشتی دیکەوە مەشغوڵکەن تۆ بزانە ئەوە ساڵێکە حکوومەتەکەی کوڕەکەی مەسعود بارزانی هاتۆ لەو پەڕی بێتواناییدا لەو پەڕی ئەوەدا بێ دەسەڵاتیدا لەو پەڕی ئەوەدا ئەوە تا ئەو ڕۆکانە لە هەرێمی کوردستان کەەوە بۆ خۆت لە سلەیمانی شایدی لایەکی کوردستان کە سلەیمانی و گەرمیان و قەڵاتزەیە کاکە هیچ حرمەتێکیان بۆ بریارەکانی حکوومەتەکەی کوڕەکەی مەسعود بارزانی نییە ڕعایەتی ناکەن دەڵێن کاکە ئەگەر کوشتنە با بە کۆڕۆنا نەمرین با بە تیری دەسەڵاتداری کوردی بمرین ئەوە حەقیقەتێکە کە ئەوان دەزانن تووشی قەیران بوون ئەوان پیاوی حکوومەتداری نین ئێمە دەیان جار لە ساڵەکانی پێشوشدا هاوارمان دەکرد و دەمانکوت ئەم حکوومەتداریە دەوڵەتداری بە پیاوی ئاوان ناکرێت ئەوانە نەخەمخۆری میلەتن و نە بەڕاستی دەفکری ئەوەدان کە بەرووبوومێکی باش تەجروبەیەکی باش بۆ ئەو میلەتە فەقیر و هەژار و پڕ لە قوربانیە بەجێ بێڵن ئەوان تەنیا دەبێ میلەت ئاگای لێبێت دەبێ میلەت بزانێ بنەماڵەی بارزانی هەموو کارێکی قێزەونیان لە دەست دێ بۆ مانەوەی خۆیان ئەوەش بۆ مانەوەی خۆیان دەکەن دەنا خێرە ئەتۆ هەستی لەگەڵ سپای داگیرکەرێکی وڵاتەکەت وەکو تورکیا هەموو کارێکی استراتیژی بکەی هەموو کارێ بکەی بە دزی پسی سەردانی ئەنقەرا و ئیستانبوڵە بکەی بۆ موامرەکردن لە هاوڕەکانت لە براکانت لە پارچەیەکی تری کوردستان ئەوان دەڵێن حکوومەتی کوردستانمان هەیە حکوومەتمان هەیە بەڵام لە پێش چاوی تۆ هەردووی نەوپێرێ دێن لە سەفرا خەڵکی بۆمباران دەکەن تەیارە دێ سیخوڕی ناوخۆ دەزانی کێیە پێشی پێ ناگری ئەتۆ چۆن حکومداری ئاوا دەکەی کە تەنانەت هاوڵاتی دێیەکی فەقیر و هەژار و مەزلوم و چەند جار ڕاجۆزرا و ئەنفالکراوی وەکو سەفرە
نەپارێزی لەسەریوە جوابنەی حقیقت ئەوەیە کە ئێمە دەبێت تێبگەین ملەتی کورد نەبەرەو دەوڵەتی کوردی دەڕوا نەبەرەو سربەخۆیی دەڕوا نەبەرەو ئاسایش و ئیسراحەت و خۆشگوزەرانی دەڕوا حتا کونی ئەوانە بەروبوومی میلەت ئاوا بخۆن و حتا کونی ئەوانە هەموو میلەتی کوردیان لە مقابل منداڵێک نەوزادێکی بارزانی پێ هیچ بێت ئەمن پێم وابێ ئەم ڕۆکانە ئیتر ڕۆژی ئەوەیە کە میلەت بێت و دەست لەسەر برینەکەدا بنێت و دەست لەسەر ئەوەدا بنێت کە باشە خێرە بە درێژایی 100 ساڵە کورد لە ئاستە خۆی چەقی و ناچێتە سەرێ ناڕاتە پێشێ ئەخر حقیقەتێک هەیە یەک دانە دوژمنی ناوخۆ لە ناوخۆماندا هەموو ڕیسەکانمان لێ دەکاتەوە فری هەموو هەموو هەول و تێکۆشان و هەموو شتێکمان لێ دەکاتەوە خوری لێ دەکاتەوە کاک عەلی کەریمی لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لایەنە سیاسیەکان جگە لە پارتی دیموکراتی کوردستان لە تەواوی باشووری کوردستان و لە تەواوی پارچەکانی تری کوردستانە هاوڵاتیانیش داوایان کردەوە کە یەکێتێکی نەتەوەیی دروست بکرێت تا چەنە ئەم کارانەی پارتی دیموکراتی کوردستان عێراق کاریگەری هەیە لەسەر یەکێتی نەتەوەیی و دروست نەبوونی ئەو یەکێتی نەتەوەییە لە نێوماڵی کووردا کە دەستی داگیرکە دەگرێت بۆ ناو باشووری کوردستان ئەمێن بە دڵنیایی دەڵم لە 2013 ئەوەم کتۆ کاتێک خەریک بوو کۆنگەرەی نەتەوەیی لە هەولێر چێ بگرێت ئەلەوەدایان زاری دیکەشم هەر لەو بەرنامانەدا لە زۆربەی تلویزیۆنەکاندا کتۆ هەتا ئەو بنەماڵەیە هەبن کورد دەبێ خەون بە یەکێتی نەتەوەیەوە ببیت هەتا ئەو بنەماڵە ئەو باب و کوڕ و برازایانە هەبن هەتا ئەو بنەماڵەیە دەسەڵات بن لە کوردیدا و دەسەڵاتیشن بەڕاستی چونکە جێیشێکی زەر و زەبەڵاحیانەیە دەوڵەتێکی وەکو تورکیا لە پشتیانە ئەو ڕۆکانە شەڕێک ببێت لەگەڵ هێزێک لە باشوور لەگەڵ پارتی بە دڵنیایی ئەگەر بزانم پارتی بۆ خۆی دەرەقەتی شەڕەکەدایە یەک کەودوو هێزێکی گەورەی وەکو سوپای تورکیا دێ بۆ یارمەتیان هەر وەکو لە 96 بۆ هەموو دیتمان هاد لەگەڵ یەکێتی خەریک بوو بکەوێتە چۆکدادان و شەڕەکەی بۆ نەکرێت دەست بەجێ چوو دەستە و داوێنی سەدام حوسێنی بوو و جێیشی سەدام حوسێنی هێنا ئەو ڕۆشەر وایە بۆ خۆیان ئەگە پێشان نەوێرێت ئەوان هاوکاری داگیرکەرەکانن بۆیە هەتا ئەو سیاسەتە هەبێت و ئەو هەموو پارە و پولە هەبێت ئەو هەموو دەسەڵاتی داگیرکە لە پشتیان بێت چ عێراق چ ئێران چ تورکیا پێتان دەڵێم ئەی میلەت یەکێتی نەتەوەیی خەیاڵی خاوە یەکێتی نەتەوەیی دروست نابێ مەگەر ئەوەی کە ئەو هێزە لە ساحە و لە جغرافیا و لە سیاسەتی کوردیدا مەحب بێتەوە ئەو دەم دەکرێت دابنیشن دوو قسەی حسابی بکەین حقیقت ئەوەیە کە من ئێستا باشووری کوردستان دەستم لێ شوشتووە چونکە ئەوان هێزی باڵادەستن لە باشووری کوردستان بەڵام ترس و غەمی من ئەوەیە کە ئەوان ئەوە تا تەداخلی باکووری کوردستان دەکەن ئەوە تا دوێنێ و پێرە تەداخلی ڕۆژهەڵاتی کوردستانیان کردووە هەمووتان دەزانن لە 2011ەوە کە خۆسەرێکی دموکراتیک لە کوردستانی ڕۆژاوا دروست بووە ئەوان بە هەموو توانای خۆیانەوە بە ناوی ئەنەکەسە بە ناوی حیزبی کارتۆنی بە ناوی چیچی خەریکن تەجروبەکە و ئازمونونەکەی ڕۆژاوامان لێ تێک دەدەن بۆیە دەڵێم ئەوان نەتەنیا لە باشووردا بوون بە خەتەرێکی گەورە بۆ یەکێتی نەتەوەیی بۆ سیاسەتێکی یەکگرتوو بۆ استراتیژێکی داهاتوو ئەوان خەتەرن بۆ پارچەکانی تری کوردستانیش بۆیە من خۆم بەیەوە ماندوو ناکەم تەجروبەم هەیە حەولم داوە زۆرم ئارەزوو بوو زۆرم پێخۆش بوو یەکێتی نەتەوەیی لە 4 پارچەی کوردستان دروست بێ زۆرم پێخۆش بوو کورد یەک دانە مەرکەزی سەرکردایەتی هەبێت لە هەموو قەیرانەکاندا بەڵام هەتا ئەو بنەماڵەیە هەبن بە هیچ شێوەیەک ناکرێت ئەنکە دەڵێم ئەو لایە ڕەنگە دنێو پارتیدا دنێو ڕیزەکانی پارتیدا بە سەدان کە زۆکو من بیرکاتەوە بەڵام بەرژەوەندی مستەفید بوون ئەوانی لەوێ ڕاگرتووە من لەگەڵ ئەوانم نیت هەموو بەرژەوەندی هەموو سیاست هەموو استراتیژی پارتی ینی بنەماڵەی ئەم باب و کوڕ و برازا و نەوەکانیان کە ئێستا مڕە تەبیژنەوە بە دوای نەوەدا پێک دێ کوڕی نەچیر بازانی دروست دەبێت کوڕی مەسرور دروست دەبێت کوڕی نازامچی دروست دەبێت بۆیە ئەوانە دەبێت میلەتی کورد ئەو ڕۆکانە ڕۆشنبیری کورد خەتاباری ئەرکی هاوڵاتیانی باشووری کوردستان چیە ئەرکی میلەتی کورد چیە لەم نێوەندەدا بە تایبەتی هاوڵاتیانی شاری دهۆک کە بە شێوازێکی وا لەو پلانە تێبگەن کە ئەمە پلانی تورکیایە و پارتی دیموکراتی کوردستان جێبەجێیەکە ئەرکی میلەت چیە بۆی کە یەکێتێکی نەتەوەیی لەناو کووردا دروست بکرێتەوە بەرپەرچی ئەو پلانانە بدرێتەوە
حقیقت ئەوەیە میلەت وەکو عام لە بریتانیا لە سوید لە ئاڵمان میلەت لە هەموو جگایەکی یەکە میلەت فەقیر و هەژارە کار و کاسبی خۆی دەکا معەلیمە مامۆستایە دکتورە مهن ئەوەی کە میلەتێک بەرەو ڕێگای ڕاست دەبا ئەوەی کە میلەتێک نظام و سیستمی بۆ دادنێ ئەوەی کە میلەتێک جاشایەتی و جاسووسی و سیخوڕی لە میلەت مەنع دەکا ئەوە نوخبە و ڕۆشنبیرە لە سەرتاسەری مێژووی ئینسانی و لە سەرتاسەری دنیا و لە سەرتاسەری وڵاتان میلەت بە تاقیدەنێ نظامی بۆ داناندرێ میلەت تەنیا شتێکی لەسەرە لە باری سیاسیەوە ئەوی 4 ساڵ 5 ساڵ 3 ساڵ 10 ساڵ جارێک بێتە سەر سندوقی انتخابات دەنگ بدات ئەوەی کە وڵاتێک بەرەو سیستم دەبا پارلمانە ڕۆشنبیرە نوخبەیە ئەخر داوەشینە ئەخر عەیبە بۆ ئەو پارلمانەی باشووری کوردستان لەوێ دانیشتووی پارەی ئەو میلەتە وەردەگری موچەی ئەو خەڵکە دەخۆی ئەو خەڵکە دەخۆی نازانم چی حەسانەی سیاسیت هەیە حەسانەی نازانم گرتنت هەیە دانیشتووی لە پێش چاوی خۆت 4 ساڵ 5 ساڵ ملتان ئەستور دەکەن نەفەستان نایە دەنگتان لێ نایەتە دەرێت زۆر عەیبە ئەوە میلەتی کورد جیرۆدە و زەلیلی دەستی نوخبەی خۆیەتی دەستی ڕۆشنبیری خۆیەتی چونکە ڕۆشنبیر و نوخبەکەی بێدەنگە ملکەتە لە ئاستی امتیاز ملکەتە لە ئاستی وەنەوشە بیرەکان دەبێ بێنن میلەت بیان هێنە سەرجادە بڵێن کاکە بە خاتری خوای بۆ خاتری پێغەمبەر ئەتۆ بە خاتری وەنەوشەیەک بە خاتری خانوویەکی گوندی ئینگلیسی و ئیتالیایی لە هەولێر بۆ منی میلەت دەفرۆشی ئەخر ئەوە من بووم دەنگم پێدای ئەخە تۆ هیچ نەبووی من دەنگم پێدای ناردی بۆ پارلەمان ئەخە ئەتۆیەک 300 دەنگ دەچی بۆ پارلەمان ئەی شوورەیە ئەوڕۆ لەسەرم بۆ جواب نایە بۆیە خەتاکە میلەت نیە میلەتی کورد میلەتێکی گەورەیە میلەتێکی فیداکارە میلەتێکە کیمیایی دیوە ئەنفالی دیوە ئەوەی کە خەتاباری سەرەکیە سیاسەکانی شەقی خوارت دەکە بابکرد ئەوەی کە خەتابارە ئەوڕۆ ڕۆشنبیری نوخبەی کە بە ئیسلا بە خۆمان دەڵێم وەکو من و تۆ و ئەوانن کە بخۆمان بە ڕۆشنبیر بەڕێز عەلی کەریمی نووسەر و چاودێر سوپاس بۆ بەشداربوونت لە تەوەری ڕۆژدا.